سلااو بنیارانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێ دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادنیانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامەی ئەمجارەی دەنجی خەڵک باز لە ڕێگای بەردەڕەش کەڵک دەکەین با بزانین ڕێگەی بەردەڕەش کەڵک لە لای هاوڵاتیان چۆنە فەرموو بینیاریان بەرنامەیە بن. سلااوتان سلااو لە توش زۆر سپاس دەکەم. ئێوە وەکو دانیشتوانی گوندی گیرتەپان و ئێوە ڕێگایەکتان هەیە پێی دەڵێن ڕێگای مەرگ. بەڕاستی ڕێگای مەرگە ڕێگای بەردەڕەش کە لەگەیانی ڕۆژانە ڕووداوی هاتوچووی لێ ڕوودەدات. بەڕاستی لەو ماوەی تقریبان مانگەک مانگ زیاترە لەوانەیە 17 نەفەر بەو ڕووداوی گیانی لە دەستدابی. یعنی ڕێکی استراتیجیە بەڕاستی لە بابلم لە زاخۆ هەتا سلێمانی ئەوانەیە نەک هەر سلێمانی و زاخۆ تقریبان سێتا دەوڵەت لەسەر وەکو ئێران وەکو تورکیا یعنی ڕۆژانە حادثە داوا لە حکوومەت دەکەن داوا لە پەیوەنددار دەکەین. یعنی بەڕاستی خەڵک بێزار بوو خەڵک یعنی ڕۆژانە خەڵک لێ دەمریت ئەگەر بلێمە تو هەندی شەڕی داعش زیاتر خەڵک لێ دەمری یعنی بەڕاستی بێزار بینەوە ڕێی بەدەم داواکاری ئێوە نەهاتووە داوەتان نەکرد وەڵڵاهی نەک جارێک بەدەیان زار بە سەدان زار خەڵک داوای کردیە یعنی بەدەم خەڵکیوە نازانم یعنی مەسەلە چیە تەماشاکەوە ڕێگای با بڵێم ڕێگای سەرەکی ڕوویە بۆ دهۆک یعنی زادەکی زێدەی حەد زادەکی خۆش ئەوەیە هەتان کە نال سارەی گەورە بەو ڕێگانە داهاتووی بکات ئێمەش ڕۆژانە خەڵک لێ دەمری ئەو یەک سایدە هەتان کە بەدەم هاوڵاتیان نهاتینە بەڕاستی نەکخرا هەر زێدەی حەد خراپە ینی بەڕاستی بە ڕێگای مەرگ ناوبرایە بە خۆت دەزانی. باشە دانیشتوانی زۆرە بەلێ دانیشتوانی زۆرە تقریبان لە بەردەڕەشە تا کەلک لەوانەیە هەتا 40 گوندی لەسەرە خاص بەدی ئەرێوەڵ نەکارەوان لە ئەگەر بڵێمە تو لە ڕوێ هەتاوەی ئەوە ماوەکە ڕوێ ڕێکەتە لای ئەو لای بابلەکە ڕێ چاکرا ئەگەر نا لە بەردەڕەش تا دەگەشتە کە لە چیاسیناخی خەڵک ڕێگای لەس ئەو ڕێگایە کە ئەو ڕێگا تەسکە ڕێگای مەرگ با بڵێ بەڕاستی بێزار بینە ناوە ڕووداوی دڵتەزێن ڕوودەدا لەسەر ئەو ڕێگای ینی بە ڕووداوی کارەساتی گەورە ڕوودەدات زۆر ناڵێمە تو ئەوە مردنی شش بەڕاستی کارە سات بکە دوێنێ ئەو شش ینی ئایلەک دەمر بوو بەڕاستی 6 نەفەر گیانی لە دەستدا وەڵام بزاگەر خەڵدەم بوو 7 کەس و یەکیش واسی زۆر خراپە ینی بەڕاستی کارە ساتە داوا لە حکوومەتی هەرێم دەکەین بەهانە ئەو خەڵکەی دابێتن بەڕاستی بێزار بین بەڕاستی سلااوتان سلااو لە ئێوەش بخێر بێن بەردەڕەش کەلک چۆن بەڕاستی ناوەکەی لە خۆیتی ناویان لێ ناوە ڕێگای مەرگ ڕێگایەکی تابلێ مەترسیدارە ئەگەر بیری لێ بکەینەوە چەندین ترانزیتی دەوڵەتانی دەوروبەری لەسەرە تورکیا ئوردون لەو لای دەگەڕێتەوە ئیرانیش هەردەگەڕێتەوە ئەولایە لوبنان هەردەگەڕێتەوە ئەولایە بەڕاستی تیزارەتی کوردستان و نیوەی عێراقیش لەسەر ئەو ڕێەیە بەڕاستی ئەو ڕێی ئەوە نییە کە ترێ لە پێدابێتن بە ڕۆژانە کارەساتی دڵتەزێن لەو ڕێگا ڕوودەداتن داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان بە جددی بێتە سەرخەت خەمەشی لەو ڕێگای بخۆن دەڤەری گۆرانەتی زۆر پشتگوێ خراوە بەڕاستی داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین لە هەموو جیهەتەکان لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان ئەگەر ڕێگای خۆیان بەڕاستی چارەسەریان دەکرد لە مێژەش چارەسەر دەکرا هەل لە پاش 2023 ئەو ڕێگایە بە ڕێگای مەرگ ناسراوە ڕێگایەکە خراپە تابلەی خراپە تابلەی ڕێگایەکی خراپە بە کەڵک ئەوە لایە کە ڕێگای ترانزیت و تیجارەت بیتن بەڕاستی
دانیشتوانی زۆرە لە ناوچە دانیشتوانی هاتووی لەسەر بڵێ 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 لە ڕوویەی هەتا ناحیەی کەلک تقریبان ئەگە برین لە بەردەڕەش هەتا کەلک نزیکەی 35 گوندی لەسرە زۆر ڕێگایەکی مەترسیدارە. پێتان باشە ئەو ڕێگایە بکرێتە دووسایت یاخۆت ئاراستەی ئۆتۆمبیلە باڵخەڵگیرەکان بگۆڕێ بە ڕێگایەشی دیکە دابڕۆن بۆ ئەوەی ئەو کارە ساتانە ڕوونەدات. بێگومان ئەگەر ڕێگایەکەش ناکەنە دووسایت ئەگەر چاچشی ناکەن کاکە ڕێگەی چەمە گۆپاڵ ڕێگەی هەولێر دوهۆک ناسراوە ئۆتۆبانە با سایتشی بکەنە ڕێگەی ترێلە تیجاری با ڕێگاکە بگۆڕن تیجای ترێلەکان بگۆڕن. بەڕاستی ئەگەر ئەو ڕێگاوا بەردەوام بیتن یعنی جەنگەکە لەگەل ئەو منتەقەی دەکرێتن جەنگەکە لەگەل ئەو منتەقەی دەکرێت بە دەرونی بی بە ڕێگاوی بە هەموو ناوانشی. ساوتان سلااو سەرچاوم بەخێر بێن. بەردەڕەش کەلک چۆنە؟ وڵی ڕێگای بەردەڕەش کەلک ناسراوە بە مەرەگە ئەو خەڵکە هەمووی دەزانی بەس ئەمن کێشەکەی هیچ لەگە سارێک کەم نییە چونکەمەیەک ڕێمانەیە 30 کیلۆمەترە یەک سایدا کارانەکە چەند ڕێی دیە لە تورکیا هەتا دەگاتە بەسرا تلێرە هەمووی بێرەدادێ ڕێ ئەو لای نییە کە دەنەن لە لای موسلێ بە لای بەرتە لەیدا بڕوە دوو سایدی ئۆتۆبانمان هەیە لە ڕویەی لۆ لای نانن تلێرە پێدا بچی یعنە بە هیچ شێوەکی ئەو ڕێە شیاو نییە لۆ تلێرەی بە هیچ شێوەکی بەس ئەو تلێرە دێ ئەلانەکات و ئەلێرە کە بلێمانێ دەسمەکە لە چی لە بەردەڕەشی نێستامە مقابلەکە لە بەردەڕەشیە بلێ تاکە لە چێ دەچم 50 تەلەفۆن لۆ دەکەن دەمزان بە سەلامەتی گەیشتێکە لە چێ جاروەیە 20 لێرە لە دووەکە نەپێت دەکرێت لادەی دەبی ڕاوەستی لە 6 ئەلێرە تاکە لە چێ بڕۆی یعنە زۆر ئزدیحامەکی زۆر لەسەر ئەو ڕێ یەک سایدا ڕێەکە ئەم نادەم تەسەی هەبی هەر احتیادیات چی هەبی هەر باشە بلۆ قەمەرەی لۆ سارەی گچکە ئەڵان ئەو لایە سارەی گچکەی لێکم بوویتەوە با پێت بڵێن بەس ئەو تلێرەیە حادیسە هەمووی تلێرە لە بینەیەک هەفتەی دوو نەفەر هەر خزمی خۆمان بوو ئەوە لە شێخالک و دووسەراوە لەسە وەزعی تلێرە لێیدا دوونێکە 6 نەفەر وادرە بۆ 7 نەفەر کە جیان دەدەزدا لە بینی کەلک و بەردەڕەش یانە بەڕاستی هیچ خۆشی نمایە کە تو بەو ڕێیدا بچی هەرلو هەر شوێنەچی چونکە زاخۆ تا بەسرا لە سەو ڕێە و هیچی دیژنیە و زۆر سپاس دەکەم. چێ لە خەمی ئێوە بوو کەس جێیان لە داواکاری ئێوە ڕاگرتووە چێ لە خەمی وڵی ئەو ڕێگایە ئەوەندە کەسەیە دەبتە قوربان بە قورآن ئەگە لە خەمی ئەو خەڵکەی دابی لە خەمی ئەو منتەقەی دابی بە هیچ شێوەی لە خەمی ئەو منتەقەی دانینە ئەمن ناکەمە لایەن حزبی و فلان و بیان حکوومەت شخصی حکوومەت ئەگەر لە خزمەتی ئەو خەڵکەی دابا دەبی ئەوەل جا ئەو ڕێیان بکرد با دوو سایدیان کێشەچی لۆ ئەو تلێرەی بدیت بایەوە ئەوەندە و زۆر سپاس دەکەم و بەلاشش ئەو قسەی وا دەکەین بەلاشە کەس جێ لێ نییە بەیوای ئەوەی حکوومەت جێ لە تۆ ڕابگرێت و جێ لە داواکاریکەوتی بوو بێ کارەکان جێبەجێ بکاتەوە پرۆژە گرنگەی هەیە بێ لە بەردەڕەش و باڵێ بگیردەبان هیوادارم قسەی جەنابەت ڕاست یانە جێ لێ بگری چونکە بەزە من نیمە ئەمە هەموو تووشی حادیسە بینە لێرە ئەگە ئەمن نەمم ئامۆزایەکەی منە خوارزایەکەی منە هەموو شتەکە ئەلێرە ڕوویدا بەس کەس جێ لێ ناگری ئیشەڵا جێ لێ دەگرن بەخوا جێ لێ سپاس دەکەم. بەڕاستی ڕێگایەکی ئزدیحامە ڕێگایەکی مەرگە ڕێگایەکی کە هیچ خۆشی کە هیچ دلت پێخۆش نییە بچێت سەر ئەو ڕێگای کە ما خەلکی با بڵێن گۆرانەتی و بۆتانی هیچ خۆشیەکمان نییە کە بڵین دەڕۆین بۆ بەردەڕەش
یان بۆ کەلک بەڕاستی بە ترس و بە لەرز لە بەرتلێرەی هەموو شوێنێک بەڕاستی بتە لێرە ڕێی ئەوەی ڕێی با بڵێن ڕویە و چەمەی با لێرەکان بدەنێرێ ئەو عالەمە خلاص بوون ئەو عالەمە مردن هەر بەڕاستی باسی قوربانی نەکە و هەر قوربانی هیچ نییە کابرا لە شەڕی داعشی دەهات لە ڕێی مەشەید دەبوو کابرا لە شەڕی داعشی داهاتە مالی خۆی لە ڕێی مەشەید دەبوو ڕۆژانە دوونێ حەڤ نەفەر بەڕاستی ناخەژێنە بەڕاستی ناخەژێنە بەس وەچیەوەی گۆتنی ئەگەر حکومەتی هەرێم بێتە داواکاریمان بابێت ئەگەر ناتی داواکاریمان منتەقەی گۆرانەتی و بۆتانی بەڕاستی قەبیل ناکەین ئەو کارە ساتانە بە قەومێ زۆر دل دەزێنە ڕاستیگەکە چۆنە بەڕاستی زۆر هاتوچۆی دەکەی لەسەر بەڕاستی ڕێگایەکە هیچ ڕێگایەک نییە بەڕاستی با بڵێمە تو 6 دەوڵەت 7 دەوڵەتی لەسرە 6 دەوڵەتی لەسرە تو بەو ڕێگایاتە تەنها حسابی بۆ گوندەکان نەکردووە با کاکەت لێرەکان با بگۆستەوە ئەگەر نا عالەم بێنی کورد بوو داواکاری لە حکومەتی هەرێم بەهانامان بێت بەهانامان بێ ئەو جادەمان بۆ بکاتە دووسایید یان ئەو تلێرەی با بگۆستەوە سیسل گوندی لەسرە کاکە هەمووی بە خۆتان دەبینن ڕۆژانە حادیسە لێ دەقەومێ ئەوجا ئایا زیانی تێدایە ئایا زیانی تێدا نیە بەس بەڕاستی کارەساتی دڵدەزێن ئەوە دەبێت. سلااو لە تۆش بەخێر بێن سەرچاوان ڕێگای بەردەڕەش کەلاک ڕێگایشی چۆنە بەڵێ سەرتا بەخێر بێن بەڕاستی ئەم ڕێگایە دەتوانین بڵێن ڕێگای مەرگ لەرە بۆرێ چونکە ئەم ڕێگایە ڕۆژ بە ڕۆژ کارەساتی بەدوادادێ ئەکە ئەوەی بینیمان دوێنێ بەڕاستی کارەساتیش لتەزێن بوو ئەم کارەساتانەش بەڕاستی بڵێونەی لە منتیقەکە ئێمەدا لە سنوورەکەی ئێمەدایە کە دەبین ئەو تریلانە هەموو یەکسایدا مە داوا دەکەن لە حکوومەتی داوا دەکەن بە زووتری کات ئەو جادەیەمان لەو کاتە دووسایت یان ئەگەر چنە بێ ئاراستی ئەو ترێنەمان بۆ بگۆڕن چونکە ئەو ساری گەورە بەڕاستی حادسێ زۆری دەکەوتەوە یعنی بڵێن لێ کارەساتێک زۆر نەخۆش ئەوەی کە دوێنێ بینیمان لە مالێک تەنها ینی بڵێن لێ ئەو ماڵە کارەساتێک زۆر گەورە بووکە خلاص دەتوانین بڵێن کۆتایی بۆ ماڵە داهاتووە ئێوە زۆر هاتوچۆی دەکەن لەسەر ڕێگایەکە بەڵێ تەبعانەرێ وەڵاهی زۆر هاتوچینمان لەسرە زۆر هاتوچین دەکەین لەبەرەوەی کە دەبینین ئێستا بڵێونە لە منتەقەیەکی بادینان گۆرانەتی هەمومانە یعنی بڵێونە لێ یعنی زەرەکە بە دەرەجێک ئێمە زەرمان دەبین بەڕاستی داواکاری ئێوە چییە چی بکرێ بۆ ئێوە بۆ ئەوەی ئەو قوربانی زیاتر لێ نێکەوتەوە وڵی داواکاریمە بەخۆتان دەزان داواکاریمان لە حکوومەتێکە حکوومەت بێتە سەرخەت بەس دوورین کات کە بێتەمە شاب کاتین ینی بێتن شتێکمان بۆ بکاتن بۆەوەی کە ئەم جادەیە بەو شێوەیە نەبێتن گەرناکەنە حەزمان لێ بکەنە دووسایت گەرنابتە دووسایدیش ئاراستی و ترێنەمان بۆ بگۆڕن وەکو پێشتر بە چێن دەرداچوو بە ینی ئاراستەکە بگۆڕێتن بەڕاستی ڕێگایەکە خراپە زۆر خراپە سەرڕای وێستا هەر بەرەو تێکچوونە زۆر جێ دەبینین کە تێکچووە کە ئێستا هێشتا پێشتر باش و جارجارە چیان دەکرێت بەڵام ئێستا بەو شێوێژ نییە هین نەماوە ئێستا زۆر تێکچووە دەبینین کە ینی بە شێوەیەکی زۆر خراپ تێکچووە بەڕاستی بەڕاستی ڕێگای مەرگە بالفعل حقیقت ینی دەدینی ڕۆژانە حادیسە زۆر لێ ڕوودەداتن ڕۆژانە قوربانی لێ دەداتن ینی ئێستا دوێنێکە 7 قوربانیماندایە بەڕاستی ڕێگایەکە زۆر ڕێگای سێ دەوڵەتی بەسەرە هیوادارین حکوومەت خەمک لەو جادەیە بخواتن لەو ئەوەیە بخواتن بەڕاستی منتەقەی گۆرانەتی زۆر مەغدورە هەر لە شارعوبانی هەر لە
خزمەتگوزاری هیچ نییە لەلایەنی خزمەتگوزاری و خزمەتگوزاری بەڕاستی نییە. ڕێگای بەردەڕشکە لە ڕێگایکی خراپە یعنی ڕێگایەکی چۆنەوە قوربانی زۆری لێ دەکەوتەوە کارە ساتی تەزێنی بەێ ڕێگایەکە ڕێگایشی یەکساییدا هەر زۆر ناخۆشە ئێستا داوا لە حکومەت دەکەین لۆمان بکرێتە دووسایت بۆی قوربانی کەم ببتەوە و شارعەکەش بە شێوەیەکی نیزامی چا بکرێتن یعنی هەر زۆر بێ نیزامیە چاکرایە لە وەختی خۆی. چەند ساڵە وایە بۆ وەڵا لە مێژەیە ڕێگای سێ دەوڵەتی بەسەرا و بە شێوەیەکی ستاندار چا نەکرایە هەر زۆر ناخۆشە ڕێگای قەلەباڵغ ساری زۆر پێدا ڕێگای سێ دەوڵەتی بەسەرە چۆن قەلەباڵغ نابێتن و ئەوەندە ترێلێش بەسەریدا دەڕواتن یان داوا لە حکومەت دەکەن یان ئاراستەی ترێلەکان بگۆڕێتن بۆ ڕێگای چەمە یانیش خەمەشی لەو جادەی بخواتن. کەس لە خەمی ئێوە نەبووە کەس بە داواکاری ئێوە ناتوە نەخێر بەداخەوە تا ئێستا کەس لە خەمی منتەقەی نەبووە بەڕاستی هیواداری خەمەشی لێ بخۆن. سلاوە خێر و سەرچاو شێندەری خالی شەم سەخر گوندی شەم سەخر ڕێگای بەردەڕەشکەڵە چۆنە چۆن دەبینەوە ڕێگەی بەردەڕەشکەڵە ڕێگەیشی زۆر زۆر نەخۆشە بە ڕێگەی مەرگ ناسەرە ڕۆژانە داعم لێ دەکرێتەوە زۆر یعنی خەڵک لێ دەمریتنیواتە شەهید دەبیتن بەهۆی خراپی و زەختێکی زۆر لەسەر و ڕێگەی سێ دەوڵەتە ئیران تورکیا و عێراقیش و هەروەها ڕێگەش استراتیژیە بە خۆت زانی بینیمەوە عێراق و تورکیا زۆر ئەومان پیشەسازی و شتانەمان زۆر لەگەل یەک هەیە لەلایانی کوشتکاری لەلایانی مەواد غیزایی لەو یعنی زەختێکی زۆر لە سیارش ترێلەشی زۆریش لەسەرە و منتەقەکەش گوند و ئەو شتەی زۆر لەسەرە لۆیە زەختێکی زۆر لەسەر ئەو ڕێ و ڕۆژانە کارەساتی زۆر دڵتەزێن ڕوودەدا لەو ڕێ کەس بەدەم داواکاری ئێوە نهاتووە کەس کێشەکەی ئێوە چارەسەر نەکردووە کە بڵێن بۆ ئەوەندە قوربانیە لێ دەکەوتەوە بابێنە و ڕێگایەتان بۆ چاپکەین. بەڵێ ڕۆژانە لەوانە داواکاری لە حکوومەتی هەرێم بکرێتن بەس کەس بەدی داواکاریمان نایەتن یعنی ڕۆژانە خەڵکەشی زۆر لە مختارە لە ئەنجومەن لە هەر کەسەکە لێرە لایانی حیزبی لایانی پەیوەندیدار ڕۆژانە مامۆستا کرێکار قوتابیان ڕۆژان بەو ڕێدا دەچن ینی ئەوە گلەیەکان دەگەینە حکومەت بەس حکومەت هیچ کاتێک ئەوەی ینی داواکاریەکەمان جێبەجێ نەکردیەوە ینی وەڵامی نەدایتەوە هەر ئەوە من منداڵم ئەو ڕێ هەرەوە ئێستاوا گەورم ڕیشم سپیش بووە هەر ئەوە. بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوێکی بیستی بوون ئەمە ڕابوو چوونی هاوڵاتیانی قەزای بەردەڕەش بوو لەسەر خراپی ڕێگای بەردەڕەش کەلک ئەو ڕێگایی کە بە ڕێگای مەرگ ناسراوە. سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون، سپاس بۆ هاوکارم جەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە. تا بەرنامەیەکی دیکە و تا هەڵقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم. خواتان لەگەڵ.